بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەشی دووەمی بەرنامەی جێپەنجە لەگەڵ جەلالی عومەری ساماغا بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. دەپرسم ئایا جەلالی عومەری ساماغا لە دوای ڕاپەڕین چۆن بە گشت گەندەڵیا چوویەوە؟ ئەو لیژنەیە کامە بوو دروستیان کرد بۆ کۆتایی هێنان یاخود بۆ کوژانەوەی ئاگری شەڕی ناوخۆ؟ ئایا ئەندازیاری دروستکردنی دیوانی چاودێری لە هەرێمی کوردستان یاخود بڵین لە ئیدارەی سلێمانی کێ بوو؟ بۆچی مام جەلال دەیوت جەلالی عومەری ساماغا حسەی منە؟ ئەو پێشنیارە چی بوو مامۆستا عەلی باپیر کردی بۆ کۆبوونەوەی بەرەیەکی ئۆپۆسیۆن لە ماڵی جەلالی عومەری ساماغا؟ ئایا ئەم ماڵە بووە مەکۆی ئاشتەوایی زویربوونی سەرکردە سیاسیەکانی کورد لە یەکتر و لێرە ئاشتەکرانەوە؟ هەوڵ دەدەم لەم بەشەدا بە تایبەتی کە ئەوەی جەلالی عومەری ساماغا پێی ناسراوە لە بەگژاچوونەوەی دژی بەگژاچوونەوەی گەندەڵی و چاودێری دارایی و هەروەها ئەو راپۆرتانەی کە ئەی نووسی بۆ ئەوەی کە چاکسازی لە هەرێمی کوردستانە بکرێ بە تایبەتی لە سەرەتاوە لە سەردەمی سێ کابینەی حکوومەتەکەی زۆنی سەوس لە سلێمانی قسە و باس و گفتوگۆ بکەین. خۆشحاڵم کاک جەلالکە لە بەشی دووەمی بەرنامەکە جارێکتر بتوانین گفتوگۆ بکەینەوە. زۆر سپاس، زۆر مەمنون. ئەمەوێت لەوە دەست پێ بکەم و داخلی بەرنامەکە بم چەمکێکەیە کە زۆر بەکارێنێت چەمکی گەندەڵیە بە تایبەتی لە دوای ڕاپەڕین و بە تایبەتی تریش لە دوای ساڵی 2000ەکانەوە لە ناو فەرهەنگی میدیا و لە فەرهەنگی ڕۆژنامەنووسی و لە ناو کای سیاسیا بەکار هات. بەڵام ئەوەی بیستومە تۆڵی من لە سەردەمی شاخیشەوە ئەوەم بەکار هێناوە. بەڵێ وەڵاهی لە حەقیقەت واقعە کاکە ئارام ئێمە بە فکرێکی نەتەوەیی چووینە ناو شۆڕشەوە. ئەجینا یەکێکێک و من بە واقع وەزیفەکەم مدیری ئیدارەی جامعەی سلێمانی بووم کە بۆ ڕۆژی خۆی وەزیفەیەکی گەورە بوو. دوو لە ماڵی باوکمە وەکو کوردوتەنی ئەڵێ لە وشکە نووسم و لە تەڕمە خوارد و ئیمکانێتێکی باشمان هەبوو ئەگەر تابعی قەومایەتی نەبێ من چ ئیشێکم بە دەرەوە هەیە، چ نوقسانیەکم لە ناو لە شارە هەیە یا لە ئیش و کارمە هەیە تاکوونێ من بۆی بچمە دەرەوە. تەنانەت چوونە دەرەوەکە دافعێکی نەتەوەیی بوو کە هەموو شتێکم واز لێهێنا بۆ ئەوەی ئەو واجبەی کە لە دڵمایە ئەوە جێبەجێ بکەم کە کوردستانێکی ڕێکوپێک، کوردستانێکی خۆشەویست، کوردستانێک کە لە هەموو فترەی عمرما هەرچەندە لە ناو خێزانێکا بووم کە ئەوانیش زۆربەی هینیان هەبوو، زۆربەی فکرەی نەتەوەییان هەبوو و هەروەها چەپیان هەبوو کەوا بوو ئەو چوونە دەرەوەی من بۆ ڕازیبوون بوو لە ئەو هەڵوێست و ئەو شتانەی کە بە زەرووریم زانیوە وەکو واجبێکی قەومی من ئەو کارە بکەم. اینجا لە دوایە بەنەوەیکەی لێ هات و دووبەرەکی دروست بوو، لە دووبەرەکیشە دەورێکی زۆرمان هەبوو مەجموعەیەک کە وەکو کاکامیژی ڕەحمەتی، ڕەفیق قەزازی ڕەحمەتی، دکتۆر نیهات فازڵ، کاک ڕەفیق قەزاز، ئەمانە هەمووی کاک جەمال شاڵی، ئەمانە هەمووی پیاوی خوێنەواری شارەکە بوون، پیاوی بە هەڵوێستی شارەکە بوون، پیاوی بوو کە کولی کەسێک لە جێگای خۆیەوانێ دەوری پیاوەتی و دەوری ئەوەی بووە کە خەڵک شانازی پێوە کردوون
ئەمانە هەمووی کولی یەکێک لەمانە کە ئەچۆ دەرەوە تەشجیع بوو بۆ زۆری کە ئەوانش چون هەیانگوینجا کە فڵان بچێتە شاخ و داخ عیبنیە بۆ من لە شارا بم تێگەی ئەوانە هەمووی دافعێک بوو کە وای لە ئێمە کرد یعنی تابعێکی قەومی بگرێ هەڵوێستمان ئەو یەساریەتە تۆزێ کز ببێ کە لە خزمەتی کوردایەتیانە بێ بۆ ئەو ڕۆژە لەبەرەوە ینی ئەوەی کە بە پێویستمان زانیوە و ئەوەی کە بە تابعێکی وەتەنی دامان نابوو بۆ ڕۆژی خۆی جێبەجێمان کرد و چوینە دەرەوە و لە دەریشەوە مەواقعمان هەبوو جێگامان هەبوو ڕێگامان هەبوو پرسوڕایان پێکردین لەگەڵیانە کۆبوون و زیاتر ئەو زەمانە لەگەڵ کاگریسی ڕەحمەتیا زۆر هین بوو چونکە ماڵەکانمان بە تەنیژ یەکەوە بوو حکوومەت خانووی دروست کرد بوو کابینەی بچووک بچووک کاک ئیدریس ئەو شەوانەی کە شەوی هاتنی خەڵک بوو چونکە هەبوو لە پێنجینەوە ناوپردان بووین لە پێنجینەوە هات لە ماوەتەوە هات لە هەموو ئەنحای کوردستانەوە هاتن گوێی لێ ڕاگرتن قسەی بۆکردن قسەیان بۆ ئەکرد ئەمانە لەبەر ئەوە شەوی هەبوو زۆر هیلاگە بوو لە عەسرەوە دانیش بۆ ئیشە تۆ خۆشت بەردەوام لەو مەجلیسان نابووی ئای تەبیعی ئەی بەیەکەوە بووین هەموو دارا تۆفیق بوو ئەو ناوانە بیستووە بەڵێ لە بەشی یەکەم باست کرد بەس ویستم ئەو چەمکی گەندەڵیم لێ پرسید تۆ ئەو کاتە شەرەوەت بەکارە هێنا ئای تەبیعی چۆن ئەی چۆن ئەی من بۆچی چوومە دەرەوە خۆ نەچوو قسە لەسەرەوە بوو کە ئەوەکو چەمکێکی تازە بوو مستەلەحێکی تازە بوو تۆوت من لە پێشمەرگایەتی شاوە بەگژیان بۆ ئەوە چوو بەکارمێنە ئەی من بۆ ئەوە چووم کە سوودێکم هەبێ ئێگەر سوودم نەبێ خۆ پێشمەرگە نقصانی نەبوو تا من بچمە دەرەوە تا ئەو نقصانی بوو ڕاستە تۆ لە دوای ڕاپەڕینش کە ڕاپەڕی نەکرێ دیاردەی شەڕی ناوخۆ بەداخەوە یا شەڕی براکان دروستە بێ لە باشووری کوردستان ئێوە لیژنەیە دروستەکەن بە ناوی لیژنەی کۆشی نەتەوەیی وایە بۆ ئەوەی کە ئاگری شەڕی ناوخۆ بکوژێنەوە ئەو لیژنەیە چۆن دروستان کرد کێ بوو لەگەڵ تا پێکەوە ئەو لیژنەیە ئەو ڕۆژە بە شێوەیەکی مستەمر ئێمە یەکتریمان نەبینی ئەخبارمان ئەزانی ئەخبارمان تاو توێ کرد تێگەی هەتا وای لێ هات ئیشەکەمان کرد بەوەی کە ئێمە دائیما کۆبینەوە و محاولە بکەین ئەم ئاگرە ئاوی فیا بکەین و بچین ئەچوینە کاک مەسعودمان بە مستەمری ئەبینی مام جەلالمان ئەبینی قسەمان ئەکرد زۆر سوودمان هەبوو وەکو خۆیان ئەیانگو زۆر جار دەسەڵاتیان ئایا دەستمان کە ئێمە چه ئیختراحیەکەین خۆشمان ئیشرافی جێبەجێ کرد ڕۆڵی بینی یعنی دەوری بینی لە تقریبەن کێ بوون لیژنەکە لیژنەکە ناو نووسراوە لێرە توانین سەیرەکە یا ناوەکانت بینە ناوەکان نووسراوە لیژنەی کۆشی نەتەوەیی لەکوایە بەڕەسمی ئەمە ڕاست ناوەکان لێرە تقریبەن ئەمە هەموو ناوەکانە ناوەکان ئەوە لە دێڕی سێمەوەتیایەتی ئەوە ناوەکانە هەموو دێڕێ بوو بە ناوی لیژنەی کۆشی نەتەوەیی سالار حەفید جەمال شاڵی دکتۆر نیهات فازڵ بەندە خوا لێ خۆشبان ڕەفیق قەزاز وشیار بابان لەو لیژنەیەدا دەورێکی باڵامان لە نزیکەوە هەردوو لەلایەن هەردوو لاوە هەبوو هەوڵی ناوبژیوان و ئامۆژگاری و چەندەها بڵاوکرد هەژدە هینمان بڵاو کردەوە ناومان نابوو لیژنەی کۆشی نەتەوەیی لیژنەی کۆشی نەتەوەیی و ناوێکی کەش یار هەبوو باش ئەم لیژنەیە ئێوە هیچ ئەنجامی هەبوو مام جەلال و کاک مەسعودتان ڕاستە و خۆ بینی خۆیان بەڵێ لەگەڵیانە دانیشتین
تەنانەت منیان کردبوو بە قسەکەر کە قسە بکەم بۆ کاک مەسعودی شومان. باشە کاک جەلال، کێشەکە بە بڕوای تۆ ئەو شەڕە چۆنەڵێ خاڵە جەوهەریەکانی هۆکاری ناکۆکی و ڕاکێشانی تفەنگەکان و وەستانەوە بەرامبەر بە یەکتری هۆکارەکەی چی بوو کە تۆ کەسی یەکەمەکانتە بینی لەوانەوە بۆ دەرەکەوت هۆکاری سەرەکی چی بوو؟ چاو لەبێ لەسەر منتەقەی نفوز بوو، لەسەر پارە بوو، لەسەر واریداتی ئەو شتانەی کە پارەی تیا بوو، گومرگەکان و وەرەق هین هەنگێک جار وەرەکە فرشتن بوو بۆ ئەوەی خەڵک بۆ هەنگێ ئیش و کار بچێ بۆ ئێران کارتیان نایە ئەو کارتە بە پارە بوو. اینجا لەبەر ئەوە زۆربەی شتەکان مەسا برایم خەلیل هەمووی پارتی برد، لێرە پێنجین یەکێتی ئەیبرد. یعنی ئەتوانی بڵێ شەڕی کورد هەر لە کۆنەوە بۆ پارە ینی بڕوا وایە ئەوەی پێشی ڕاپەڕینیش کە دەستکەوت و پارە و نەفوز و جوگرافیایان نەبوو ئەوەی پێشی ڕاپەڕینەوەی دوای ڕاپەڕین هەر لە پێناوی یەک شتا بوو یاخود جیاواز بوو. سڵتە و پارە بەخوا بەڕێی من سڵتە و پارە بوو. باش ئەوان خۆیان سڵتەش لە ئەخیرا هەر ئەشتێتەوە بە پارە. ئەوان خۆیان ئەو دوو سەرکردە گویان لێگرتن، گویان لێ ئەگرتین، زۆر تەئیدیان ئەکردین، زۆر تەسیلی ئوموریان بۆ کردین تا خۆمان لەوەین. دوای خۆمان نە ئەمەی و خەتای ئەوە ئەوەی و خەتای ئەمە تێگەی. بەڵێ باش کەواتە ئێوە ئەو لیژنەیەتان یاعی لەوە دەست پێ کرد. دوای ئەوەی کە حکوومەت دروسە بێ تۆ لە ناو دام و دەستگای حکوومەتە دیسانەوە دەست پێ کردەوەکو چۆن لە سەردەمی شۆڕشا وەک خۆتەڵی جوابیان بۆ نردی لە هەفتاوە چوارچووی بۆ ناوکردان و حاجی وەمەران. دوای ئەوش دیسانەوە دەسێ کردەوە بە گژاچوونەوەی گەندەڵی. چۆن بوو ئەوە؟ وەڵایتر چۆن بوو؟ مەسا کابینەی یەکەم دکتۆر فواد بوو، فواد مەعسووم. دکتۆر فواد مەعسووم دۆستایەتیم لەگەڵا بوو لە هەزاریشتام دەقیقەیە لە جامیعەی بەسرە بوو، مامۆستا بوو. دوای هاتەوە بۆ ئێرە کە هاتەوە زۆر لای من ینی پیاوێکی مقەدەس بوو، پیاوێکی ڕێک و پێک بوو، پیاوێک بوو هەوڵی چاچیە، تەنانەت بە چاکت پانتۆڵەوە هات بۆ ئەوێ جلی کوردی نەبوو، شازیش بوو لەناو ئەو قەوم و شاخ و داخاتۆ چاک پانتۆڵ لە برامێ. لەبەرەوە من قاتێکی کوردی خۆمە بوو قاتەکەمایە لە زۆر مناسبات تا دکتۆر فواد باسێکاڵێ کە چوومە دەرەوە بە بە پانتۆڵ و کراسێکەوە چوم، بەڵام جەلال هیناڵێ خوا سەلامەتیکە لەو ئیحراجە نەجاتیام تاقمیە جلی کوردی خۆی یابێ. باش دوای ڕاپەڕین تۆ لەوە داخلیەوەی بەکش گەندەڵیا بچێتەوە یا لە دروستکردنی دیوانی چاودێری داراییەوە؟ چۆن دروستکردنی یا دامەزراندنی دیوانی چاودێری دارایی تۆ لە پێشی ئەوەشەوە دەستدا ئەم کارە و راپۆر نووسین و بەگژاچوونەوەی گەندەڵی یاخود لەو کاتەوە دەست لەو کاتەوە دەستی پێکرد کە دیوانی چاودێری دروستکرا لە ئاهلی کاکۆسەتا بوو. ئەو کێ ئەندازیاری دروستکردنەکەی بوو؟ وەڵڵاهی ئەندازیاری دروستکردنەکەی تازە حکوومەت دروست بوو لە ضمنی تەشکیلاتی حکوومەتە وتیان ضروریە دیوانێکی چاودێریشمان هەبێ بۆ مراقەبەی ئیراد و وارد و ئەم شتانە ئەتوانی بڵێ بە هینێکی حکومی دروست بوو. حکوومەتی سلێمانیە هەولێر، حکوومەتی سلێمانی. باش کە دروست کرا تۆ بانگێشکرای بۆی؟ نە ئەوەڵ جار کە دروست بوو شێخ باعس تالەبانی هینی بوو دایان بە بەرین سەرۆکی دیوانی چاودێری دارایی. ئیتر کە منیان داوا کرد بۆ وەزیری مالیە لە حکوومەتی شەهر داوا کرام نەکرد هی کاک نەوشیروان کە باسمان کرد کە داوا کرام و من نەم کرد
شێخ بایزیان هێنا بۆ مالیە بوو بە وەزیری مالیە من وەکیلی وەزارەت بووم چونکە دەرەجەکەشی وەزیرە منیان بان کرد ئەویش هەر زۆر محاولەم کرد کە نەیکەم. مام جەلال تۆی دانا؟ بەڵێ زۆر کاک مام جەلال کاک کۆسرات تێگەی لەبەر بەعزێ ئەتیبارات منیان دانا کە من مجاملە ناکەم و یعنی ئەو شتانە حەق وەسێنم و شەرم ناکەم و ترسم نییە لە کەس و ئەیتر ئەو مەجموعەیە سیفاتە بۆ باسییان نەکرد کە گوایە سیفاتانە لە منایە ئەبێ سەرۆکی دیوان وابێ. بۆچی مام جەلال ئەیوت جەلالی عومەری ساماغا حیسەی منە؟ ئەوە کە عادەتە ئەوانەی کە وەزیفەی وەزیری و وەکو بڵێ مدیر عامی و ئەو شتانیان ئەدامێ ئەبوایە لە حیزبەوە تەرشیح بکرایە، لە حیزبەوە مەجموعەیەک تەرشیحەکرا کە ئەوانە ببن بە وەزیر و وەکیل و نازام چی و ئەمانە. من حیزبی نەبووم تاکوونێ لە حیزبەوە هەڵبژێرێم بۆ ئەوە لەبەر ئەوە کە دایان ئەنام مامجارێک بوو کاک جەلالی خۆم حیسەی منە، یعنی وەکو سکرتێری گشتی ئەو منی هەڵبژاردووە بۆ معلوماتیشی هیچ وەزیفەیەکیانم من بە خۆشی نەکردووە، هەمووی مانگی پێچە و دوو مانگی پێچوە هەموو شتەکانیان خەڵک داناوە من هەرتومە نایکەم. باشە مام جەلال بۆ وازی لە تۆ نەیە ناویست تۆ بیکەی؟ ئەوە ئەبێ مام جەلال خۆی ئەگەر زیینوو وایە بەڕەحمەوە بێت جوابەکەی بایتایەوە ئەوان ئەیانگوو ئەومان هەبێ بۆ حکوومەتەکە کەس ناوێرێ غەش و باشە لە بەرامبەر ئەما بەگوێی ئەکردیت؟ لە پاڵ ئەمە جاری چکە باسم کردوتم لە مەوزوعی شتا ئەیگوو مەسەلا یەک و یەک لە حساباتەکەی تۆوە دووەکە بەڵام ئەشێ لە حساباتی ئێمە 16 بکات 60 بکات. جاری چکە ئەوەم بۆ باس کردوون یعنی خۆی ئەیزانی بەعزێ مەتحوشتی منی ئەکرد پێم عیبە لەسەر خۆمە قسانە بگەر. باش مام جەلال هاتووە بۆ ماڵەوە بۆلات؟ 3 جار هاتووە لەم ژوورا بووە. بۆچی هات بۆلات؟ وەڵا هەروە بە دایم و دەرەم ئەنی دەوری منی ئیبرازەکرد ئەیگو وایە ئەیگو پارەمان بۆ گەڕێنێتەوە بە 100 ملیۆن دینار. یعنی فعلەن تۆ توانی دەمانە بکەیت؟ ئەی ئەخۆ مامجال دیعایی پیاوێکی هین نەبووم کە ئەو دیعایم بۆ بکا بڵێت چاکە وایە وایە واقعەکەم کەواتە یعنی کەواتە تەسی قسەکەی کە بانگێشتیشی کردویت تەسیری بووە و بەگوێشی کردویت ئەندازەیەک تا ئەندازەیەکە. باش ئەی سەرکردەکانی تر کاک نەوشیروانە هات بۆلات؟ کاک نەوشیروان بەڵێ کاک نەوشیروان هەنگێک جار عاجزە بوو لە هەنگێک تێگەی زۆر مەمنونیم کە پێم ئەگوو ئەمگۆ بێ بێشی تو ئاشیشتانەکەمەوە ئەیگو باشە یعنی ئەوم زیاتر ئەبینی وەک لە مام جەلال. بەڵام بینیشتان جاژار تێکە چووە؟ تێگە چوو لەسەر چی تێکە چوو؟ ناکرد ئەزانی چی مەسەلا ئەمگوو وا توممە بە وا وشکمە بە وا ئەمانەمەکە هەنگێک جار خراپەی ئەوانەی بۆ بازەکردم کە ئەوانە ئەوە نین تۆ دیپایان بۆ بکەی هەنگێکیش کەمگوو بانگیەکەم و دانیشینەوانە ئەیگوو بۆی بزانی کە من چەند حساب بۆ قسەی تۆکەوانی تۆش پێم زۆر لێدا مەگرە ئەوەی کە تۆڵی من عازم لەگەڵ یا تەلەفۆنێکی بۆ بکەم نەخە تەلەفۆنی بۆ ناکەم وەرە بە یەکشەوەتن سەرێکی شیایی. تۆ مەوزوعی لەسەر گەندەڵی و شت بوو یاد ناکۆکی سیاسی بوو ئەوەی کاک نەوشیروانە هاتە لای تۆ شکان تۆ ئەڵەی مەکان نەوشیروان زان مجامیل نەبووە
کاک نەوشیروان یعنی ئەیویست زۆر شتی باش بکە تێگەی، بەڵام بۆی نەئەکرا نان ئەهێش بکرێ و ناجەح بێ تێگەی. خۆم ێستا زۆرم میسال لا هەیە کەوا چۆن سین منە ناسی هێناوە پێی وتۆ تۆ ئەمایت ئەوەیت یا مەسەلا بە قسەی منی نەکردو تێتی جال تۆ نایناسی ئەمە پیاوی ئەوە نییە تۆ دیفاعی بۆ بکەی بەو نەوعە. لەبەرەوە معنی عهدێکی سیر بوو. عهدەکە ئەوە بوو کە غەیری مام جەلال و نەوشیروان کەسی نەبوو، کەس یعنی ئەو ئیمکانیاتەی نەبوو کە و بەندەش بچێ بڵێ بابە ئەمە خراپە، ئەمە کراوە ڕاز نییە، ئەمە کراوە مەحسوبیەتی تایە تێگەی. زیاتر کاک نەوشیروان بەدەمانەوە هات زیاتر. باش بە بڕوای تۆ کە خەریک بووی لەناو ئەو هەموو وەرەقە و بە دووادا چوون و نووسین و راپۆرتە وەکو خۆتەڵی وازان 2720 راپۆرت هۆکاری گەندەڵی لە کوردستانە چی بوو؟ شەخص بوو، سیستەمەکە بوو، حکوومەت بوو، حیزبەکان یعنی کامە بوو؟ چی بوو گەندەڵی سەریەڵداوە؟ ئەزانی چۆن کاکە ئارام گەندەڵی سیستەم نییە وەلەوەی چێک لە قادەکانەڵەیەک و گەندەڵی بۆ کللتور، بەڵام لە ناو سیستەم آخر سیستەم هەیە پشگیریە کا زۆر لێ ناپێت. آخر تۆ جۆ لەبێ عهدێکی پێ نەگەیشت بوو شتەکە، ئەمانیش قەزای ئیداریان نازانی تێگەی. مەسەلا وەکو نمونە فترەیەک کاکەمال فوئاد زۆری شت لا تاخیرە بوو بەڕەحمە بێ، شت لای تاخیرە بوو. پێمە گوو ئەمگوو کاکەمال ئەم قەزایانە مودەی هەیە، ئەگەر نەگو نەگو نە ئیتر قەزیەکە کەسوی دەرەجەی قەتعیەکە تۆی هێڵی تەوانێ نەدیوە بە دوای شانە ڕۆشتووی بە من ئەڵێ ئەیگوو وەرە پێم بڵێ بۆ کامیان بنووسم بۆ کامیان بنووسم نە تێگەی، چونکە مودەکەی بەسەرە چووی. تۆ ئەوە ئەزانی کە لە حکوومەتە مەسا محکەمە چه قەزیەک شکادێکەکەی، ئەگەر تۆ لە خلالی 3 مانگە یا تۆ لە خلالی مودەیەکی کەمە هینی نەکەی یعنی ئاعترازی لێ نەگری کەسوی دەرەجەی خەتعیەکە، ئەوان ئەمانەیان نازانی پێشیان پیان عیب و پیان عیب نەبوو یعنی ناتوان جازم بێڵێم وەکە ئەنەهو خوان هەموو شتێکەزانن پێویستیان بەوە نییە کە سینیان بکات. یعنی تۆڵێ ئەمە بوو هۆکاری گەندەڵی تقریبا. باش ئەی تۆ بۆ منە تیم و لیژنە دروستە کرد بۆ بەدوادچوونی کێشەکان بۆ پرۆژەکان، ئەمانە نەتیجەکانیت بە کێداوە؟ نەتیجەکانی ئەمانە بە ڕئیسی وزەرا. ڕئیسی وزەرا بڵێنەوە یا جێبەجێ نەبوو یا تەخیرە و یا ئەوەسا لە دەرەوەی ئەوانە پەناد نەبردەوە دیسانەوە بە سەرکردەکان بۆ حیزبیەکانم نابێت چونکە حیزبەکان زۆر شارەزای ئەوانە نەبوون، بەڵام بۆ فشار دروستکردن کاریگەریان تەبعاً. بەڵام مەسەلا بۆ دکتۆر بەرهەم زۆر متەجاوی بوو لەگەڵمانە، زۆر مەشاریعمان بەدەستەوە بوو خۆم و خۆی. مەسەلا نیازی ئەوەمان هەبوو کە وەکو بەریتانیا ئێرە بکەین بە نظامێکی زەریبی تێگەی، خەدەمات بۆ خەڵک تەقدیم بکەین بالمقابل زەریبەشیان لێ وەربگرن تێگەیشی باج وەربگرین. کە شتێکم بۆ باز ئەکرد تەفەهومی زۆر بوو بۆی تێگەی. لە زۆر شتا بادێ بوو ینی خۆی هینیەکەرێک وجا ئەم مۆزوعەم بەدەستەوەیە تۆڵێکی میش دێراسەیەکمەکە ڕۆژێ 2 ڕۆژۆمانە دانیشتین لە بەعزێ وەقتا ینی خلالی 2 ڕۆژ 3 ڕۆژ بەپێی مەشغەڵەت هەمگوو دکتۆر وەڵی ئەمە باشە
ئەمەش باش نییە بۆ باشە ئەخمامجال دایمایگو ئەیگو کاکجالی خۆم بۆیە بەدڵە مشکلەم ئاتێ هەڵێ ئەم مشکلانە هەیە بەڵام لە هەمان کاتیشە حەلەکەشم ئاتێ خۆشم ئەوەنە شارەزاییم هەیە تێبگەم ئەم مشکلەیە ئەم حەلە مناسیبە بۆی تێگەی بەڵام هەبوو نە هەر بۆی نەڵەن خوێنەوار نییە هەموو شتێکی باش بەڵام تۆ لە خۆ لەو دۆسیانە خەڵکی شتەیە بە دادگاوە نییە بەڵێ چەند کەست داوە بە دادگا 84 ئەمانە نەیاریان بۆ دروست نەکردیت بۆ من بەڵێ چۆن ناریان دروست نەکرد بەڵام من هیچ حسابێکم بۆ ناکرد تا ئێستا خەڵکمەوە بە محکەمە هەرە چین و تەجی لە وەرە و بڕۆ ئەمانەیە لەسەر چی بوو زیاتر دۆسیەکان هەمووی دزی و ئەرزداگیرکردن و شەراکەتی لەگەڵ خەڵکا و ینی ئیسیجابەی محکەمە نەتیجە بۆ هاتەوە بە بڕاکەکەی لە 2004 قەزایمان هەیە لە محکەمە خۆ نەماوم لە وەزیفە هاریەتەوە چێ لەم بەینا ئاخر جار بۆ 1 ساڵ درێژیان کردەوە حاکمەکان زۆری نانەوێ بیبینن ئەو قەزایانە تۆ لە شوێنێکە گوێم لێ بۆ باسیەکەی ئەڵەی دادگا هەر بۆ فەقیر و هەژارەکانە وەڵڵاهی ئەوە من نەموتۆ بەڵام خۆی وایە یعنی دادگا بۆ فەقیر و هەژار سەری پێوە نییە تێگەی کە هیچی بۆ نەکا بەڵام بۆ گەورەکان هەنی بۆ گەورەکان بەداخەوانێ کە ئەڵێی تۆ خۆت ئەڵەی فەقین دادگا بۆ فەقیر و هەژارە تا حدێکی زۆر وایە بەڵێ تۆ لە شوێنێکا پرسیارێکرد لە یەکرێت لە چاوپێکەوتنی ڕۆژنامە نووسیا کە هۆکاری ئەوەی کە زیاتر ئەو کەسانەی گەندەڵی دروسە بێ کەسی کەفوو ئەوانە نین بەڵام تۆ ئەوە ڕەتەکەیتەوەڵی من مامەڵە لەگەڵ مەلەف و دۆسیەکانی ناو وەزارەتەکان ناکەم حەقی ئەوەم نییە حیزبەکە کێی ناردو و کێی نەناردوێ وایە ئەی بەس پێ دوانە حیزب خەڵکی بێتوانە و لێوەشاوە نەبووە ئەی نار بۆیە تووشی ئەما بوو یای بەشێکی نەبوونی کەسی کەفوو بوو سەبان اینجا کەسی کەفوو بووە و شارەزا بەخێر کەفوو بێ و شارەزاش بێ هەیە زۆر زیرەکە بەڵام شارەزا نییە بەڵام ئەگەر زیرەک بوو شارەزایە بوو هەیە قسەکەی بۆکەی تێ ئەگا ئیسیعابیەکە بەڵام هەشە تێی ناگا و 1000 ساڵ بووی بڵێرەوە هیچە بەڵام تۆ کە مامجلال بۆ قورسیە متمانەی پێتە بوو و تەنانەت لە چەند کابینەکەی حکوومەتی یەکێتیە ئەو چاودێری داراییە هەبوو پێت نەئەوت هیچ نەوێلانی کەم تۆ کە ئەتەوێ ئەم دیاردەی گەندەڵی بنەبڕکەی خەڵکی بە حیزبەکە بڵێ خەڵکیکی باش و لێوەشاوەمان بۆ بنێرن بۆ حکوومەت و بۆ وەزارەتەکان زین چیم ئەگەر مڕاهین بکەی لەسەر وەزیرەکان کە دان وەزیرەکان ئێمە هینمانە کرد تەرشیحمانەکردن تەسەور کە 54 کەس بۆ 11 کەس بۆ 12 کەس تەرشیحەکرا ئێمە ئەمانگو ئەم تەرشیحە فڵان باشە پیسار خراپە و ئەوانەش ئایانزانی کە مانگو خراپە بەکەڵگەنا چونکە هیوا هەبوو مەسا لە حەقلی تەربیە بوو ئەمانگۆم پیاوە لە حەقلی تەربیایە بۆ زیری سەناعەت چی بکە چی پێکرێ لە چۆ ئەیزانێ تێگەی یا لەبەر ئەوە سڕیاتیش لە وڵاتی ئێمە نییە یەکسەر ئەیانگو وەڵا تۆ ناو هاتۆ بەڵام جەلال هینی کردووە وتێ تێمە بە کەڵکدایە ئیتر ئەوە بە تەریقەیەکی مباشر ڕۆژێک ئەیانگو پێشمەرگە نەبووە ڕۆژێک ئەیانگو نەگیراوە تێگەی ئیتر میش زۆر بە تونگی جوامە لە کتێبەکە هەموو جوابەکان ئێمەیتایە ئەگەر وەختە بوو بیخوێنی تەوانێت وڵا هەندێکی بینیەوە بەڵام بۆ بەشەکانی تر ئەکرێ ئێمە ئەوانی تریش بگەینە سەر بەشێک لەو باسانە بەڵام ئەجا لەبەر ئەوە بەرەوەڵات تووشی زۆر من جۆم ناوەتێ من هەموو جاوتمە گۆشتی من تاڵە بە هەموو کە جای ناخرو فەرمۆگە ڕازەکە تەسەورەکەی قەزیەک ڕوویە زۆر سەجێکی گەورەی نایەوە من خۆم
خەتەی اختیالەکەم بۆ دانان ئەگەر نەو بیستەوە بیبیسە بەڵام نەمبیستووە نازانم من خەتەی اختیال وتم بابە ئەم شتانە هەمووی من کردومە وەلەی پەشیمان نیم و هی کەش بێتە بەردەم هەرێکم ئێوە بۆتان هەیە من بکوژن چۆن من بە ئۆتۆمبیلی خۆمە چوومە دایرە تێگەی ئەمگوو من بەیانیانەمە خوارەوە دنیا ساردە ئۆتۆمبیلەکەم گەرمەکەم ئۆتۆمبیلەکەم دەرگاکە بێ بکەمەوە ئۆتۆمبیلەکە بەرمە دەرەوە ڕێکی کەم لەگەڵ هینی مەجای هیانی هینی ڕۆیشتەکەم بۆ بەرەو چۆڕم دەمە هەر بەرەو دایرە بوو بەرەو شارە ڕۆیشتم ئەمگوو جارێکی کاوێ دابەزمەوانێ دەرگای مەخزەنەکە هینەکە داخم هینی گەراجەکە اینجا سواری بمەوانێ هی ئۆتۆمبیلەکە ئێمە هەمووی بە 10 دەقیقە من بۆ کرا باخەکەش لە خوار منەوەی لە خوار جادەکەوەیە زۆر بە سەهلی من لە بەردەستانان بۆ کوشتن ئەوە مەخەتەکەم بۆدان دوو پلیکانەش لێرایە ئۆتۆمبیلە لە خوارەوە ڕابگرن ئەرزێکیش لێرایە بۆ سەرەوە ئەو ئەرزەش ئۆتۆمبیلێکی لێدا بنێن بۆ ئەوی کە عەمەلیاتەکەتان کرد بە سەریعی نەجاتان بێ گوێ لێیە من گاڵتەم پێکردن ئەمە بە حکوومەتمە گو بەوانەی کە دزیانە کرد بەوانەی کە لێم نووسی بوون تێگەی ئیتر بۆیە زۆر نان ئێوێرا بێن بەلای منە باش تۆ ئەمەی کە کردی زیاتر لە بەشێکی زۆنی سەوزا بوو ئەم عەقڵیەت و بیرکردنەوە تەجاوز پێ کرد بۆ کۆی هەرێم یعنی لە حکوومەتەکە بە شێوەیەکی شمولی ئەم بە دوواداچوون و ئەم راپۆر نووسینە هەمووی ئەو لاش بە تەواوی بگرێتەوە یانی گەرانیەکە زیاتر لەم سنوورە هەموو جارێک لە ئەو گولانەی ئەرنێن بە سنگی گەنجانەوە دەبوو بنێن بەگەڵ دەریەوە لیاوی میتە تێ مجلەی سپی تایەتی ئەوە تایەتی نەمبینیوە ئەگەر هەستین فکرم خەرەوە بڵە بمەرێ هەدەمێ ئەوە لە پاریسەوە ناردم زۆریان لایەوە لە زمانی بەردێکی سەراوە حەڤەی شوبات و ئەمانە گوێ لێیە هیچ نەوعە سدود و حدودێک لەبەر دەممان نەبوو سەڵی لێ بکەمەوە چونکە من زۆر ئەرز و ئاوی ئەم وڵاتەم لا مقەدەسە ناڵم کە دزی و درۆزنی لەگەڵا بکە ئەوە نەی بتوانم و خۆش بەخوایەتی خۆیەوەڵێ لا یکەلیف الله نەفسەن ئیلا وسعها بەڵام جارێک وابزانم وتت باسمان کرد وتی کاک مەسعود وتوێتی تۆ نوێنەری من بە ناوە دوای هینەکەم بوو کە هاتمەوە لە عەمەلیاتەکەم داوایان لێ کردم کە بگەڕێمەوە وتم چۆن نەگەڕێمەوە داواژیان لێ نەکردم بۆ سەرۆکی هەرێم ببم بە سەرۆکی هەرێم هەر پێم وتم مەڵەهی جارێکی کە من و وەزیفە کوجا مەرحەبا نایەمەوە ناوەزیفە بە هیچ ناو هەر بۆ منیش عەیبە بەم ئەمرەوە بچمە باش ئەوەی کاک مەسعود ئەو ڕەئی چی بوو لەسەر ئەم کارەی تۆ ئەوی بەدژگژی ڕەئی هین نەبوو ڕەئی باش نەبوو ئەم هینەی پێخۆش نەبوو ئەمەی کە ئێمە ئەیکەین چونکە لەوێ زۆر زیاترەکەرە حتا وتومە ئەوەی لە زۆنی زەر دەکرێ دە ئەوەنگە سەد ئەوەنگەی ئەوەی کە لە زۆنی سەوز دەکرێت زیاترە و تەنانەت پێشیان ناخۆش بوو وەختی خۆی ئەم کاک عیمادە مامجار لێ پرسیم کە هین بکە کە هینی چاکسازی بکە تەنانەت لە کتێبەکە نووسی ماڵەیە جەلال هینە ئەڵێ جەلال من عەمەلەی چاکسازیەکە کەم و جەلالیش لە هینەکە تایەتی لە سپێکە جەلالی سەری ڕەمحەکەیە کە هاتمەوە خۆم ئیشرافی عەمەلەی چاکسازیەکەم بەڵام بەداخەوە نەیکرد بۆی نەکرا مام جەلال بۆ حکوومەتی هەرێمەکە با بڵێن بە گەورەی برا قەرار نەبوو بڵێن بۆ منە قەرار نەبوو
کە بۆ منە هێزێکی تازەی وەکو هێزێکی تازەی وەکو بزوتنەوەی گۆڕان کە دروسە بێ لە 25/7/2009 ئەو دوایش ئەچووە حکوومەت و ئەوانە باشە ئەو نەیتوانی ئەوانەی تۆ داواتە کردوە ئەوەی باناوێنەوەی خەونی تۆ بوو ئەوەی بە دوواداچوونی تۆ بوو گۆڕان نەبووە بەدیلی ئەمە بیدایەتەن ئەمە لێکە بوو بەڵامیزی کە چوو حکوومەتەوە ئەویش حسابەکەی هین بوو فەرقی کرد پرسیان بە تۆ نەئەکرد لە حکوومەتا بە تایبەتی ئەم کابینەی کۆتاییش ئەوان هەوڵ وتیان ئێمە ناوێن کابینەی چاکسازی وا بوو ئالەمانە ڕاوێژیان پێ نەئەکن بۆی تۆ تەسیل لەسەر زۆنەکەی پارتی و یەکێتی بە یەکەوە حکوومەتا بکەیت کاگە ئارام چاکسازی بەمان ناکرێت گوێ لێیە چاکسازی بەمان ناکرێ نهائیەن ئەزانی بۆ چونکە ئەوەی کە گەندەڵێکەکە خۆیانن من و تۆ نین پیاوێک گەندەڵ بێ ئێستا مەسەلا مەلا بەختیار کە برادەرمە برادەرێکی یعنی یەکترە ناسین و مەلا بەختیاریش هاتوۆتە ئێرە هەموو قیادە هاتوون تێگەی یەک بەشەری قیادەم پێ توێ نهاتبێ مامجال سێ جاراتەوە مامجال دێمە سەر ئەو پرسیارە ئەوەی مەلا بەختیار باسکەی مەلا بەختیار نەیگ و قاسەکان لە سنو لە سەردابی گونیپارەکان لە ژێر زەمینەکانە بێنە دەرەوە ئێمە مەقالێکی زۆر چاک و بە قۆتمان نووسی لەسەر ئەوە تێگەیشتی وتەئی دیشمان کرد بەڵام هیچی بۆ نەکرا تێگەی یعنی ئەگەر ئیقراریشیان کردوێ چاپیان ناکرا شتێکێ بەبێ ناوبردن سین منە ناس وتوێتی داوای کردووە وتێتی فەڵان کەس ئێمە میلەت دژمانە و وایە 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 و ئەمانە ئەبێ ئێمە واز لەم گەندەڵێ بێنین تۆیەکێکی لەوانەی کە گەندەڵی لەسەرە ئەویش تۆتی باشە برادەر من گەندەڵیم لەسەرە ئیقراری یەکەم بەڵام ئەی تۆ خۆت ئەمانە لەسەرە هەموو یەکتریان ناسن کەوا بێ قفڵ کرا لە بینی یەکەم و دووەمە چوون بۆ لای دووهەم کاکە تۆ واوتەوا کاکە هەرچێک تۆ ئەیڵێ ڕازەکەی من گەندەڵە من ئەوەم دزیە ئەوم بردو ئەی جەناب کوڕەکە و ژنەکە و براکە و زاواکە ئەمانیان لەکوێ بووە من وەکۆڵە من ئەینە لەکە هادا ئەمانیان لەکوێ بوو کەوا بێ لە بینی سێهەم و دووهەمی شەشتەکە قپڵە و بچۆ بۆ ئەشخاسەکانی کەوا بوو گەندەڵی چۆن چارەکرێ گەندەڵی بە یەکێک چارەکرێ تۆ کتێبی سپێکەم نایتێ با چۆن ئەو ڕۆژە یامی تێ سپی نابێ یامی تێ نەخێر مجلەی سپی ئەوەی ڕستی من لەسەر بەرگەکەیەتی کە ڕۆیشی یادەمێ لەوە تیاتی کاڵم گەندەڵی بەمانە چارە ناکرێ گەندەڵی بە پیاوێکی نەترس لەخواترس بە ویژدان بۆ ئەم سیپاتە باشانە بەوا ناکرێ ئەما یەکێ خۆی گەندەڵی چۆن مەحەینەکە ئەڵێ عەرەب ئەڵێ ویداوی ناسە وهو عەلیلون ئەو خۆی نەخۆشی تر چۆنی مەعالەجەین بۆ کرێ بەڵێ کاک جەلال تۆ لە خۆتەوە ئەمانەت دەست پێ کرد سە زۆر جارەوتری ئەڵێ کەسێک کە زۆر بە گشت گەندەڵیا بچەیە داوای چاکسازیکە لە خۆیەوە دەست پێیەکە تۆ یەک شتت باس کرد وتت من بە سیارەی خۆم بە ئۆتۆمبیلی خۆم چۆمە کرد چی و چی کرد تۆ لە خۆتەوە دەستت پێ کرد دەست مەسەلا داوای هینم کردووە داوای کەمکردنەوەی مەعاشم کردووە من مەعاشەکەم 6 ملیۆن و وابزانم 200,000 بوو داوام کرد بکرێ بە 4 ملیۆن یعنی 2 ملیۆن و 200,000 کەم بکرێتەوە دکتۆریش هینەکەی خۆی کرد دکتۆر بەرهەم ئەمە یەک دوو بە ئۆتۆمبیلی خۆم ئەچوم بۆ دایرە سواری ئۆتۆمبیلی حکوومەت نابووم
سێ پارەی حیمایە زۆرە یەک حیمایم نەبووە حتا ئەمە بۆ جاری دووەمەی جێرمەوە کاک عوسمانی حاجی مەحموود وەزیری داخلیە بوو بەلا دەریمان هەیە باسە جارێک لێ پرسن کە جەلال بۆ زختی خۆی ئەو کابرایە کوژرا کابرای مەسیحی پارتی فەرانسۆ حەرەری دەمخۆش هاتن ڕچاوتکان لێکردیان با بە پارتی وازانی یەکێتی ئەمەی کردەوە دەرئەکەوێ کە ئێمە نین بەڵام تا دەرەکەوێت تۆ یامەیە بۆ دایرە چونکە تۆ سا لە کوشتنێ خۆیان ناڵێن جەلالمان کوژوان ئەڵێن وەکیلی وەزیری داخلیەمان کوشت ئەوان عینوانەکە دەکوژن نەک خۆت باش نییە کاک عوسمانوتی کاکە چی بکەین ڕێگانە ئەجینا لەم بەر لە ماڵی خۆیانەوە لەم بەرجادە تا ئەو بەرجادە تا کاتە دیوانی چاودێری ئێمە حراست و حیمایی بۆ دانی بەڵام قبولی ناکە ئەخیرن بەوە قبوڵم کرد وتم باشە نایم بۆ ئەوراقم بۆ بێنن بۆ ماڵەوە بۆی نێمە دەرەوە جاوە پەیوەندی بە تۆ چی بوو چی ئەو ڕووداوی کوشتن ئێوە ڕووداوە چۆن فەرەنسۆ کوژراوە خۆ بێکێ بکوژنەوە لە جاتی ئەی چۆن من سەهلترین کەس بووم بۆ یانی پێ دوا بوو ئەوە کێشەی نێوان یەکێتی و پارتی بوو کاتەش بۆ خۆیان نەنە ئەوەی ئەوان نە مەقسەدم ئەوەیە کە من تۆڵەی لە خۆتەوە چی دەست پێ کرد لە خۆمەوە مەعاشکەم کردنەوە لە خۆمەوە سوار نەبوونی ئۆتۆمبیلی حکوومەت لە خۆمەوە قبول نەکردنی هێن ئەو شتە قبول نەکردنی حیمایە وە هەلو مەجەڕە مەسا شتێکە کرا بۆ هەموو وەزیرەکان گو من نامێ نایکەم ئەی باشە ئەوان وەک تۆ چاویان لە تۆ نەکرد ئاخر لە کتێبەکان نووسی مەڵێم بەداخەوە سەرکەوتوو نەبووم بەڵام دکتۆ بەرهەم کردی دکتۆ بەرهەم باش مامۆستا عەلی باپیر پێشنیاری کۆبوونەوەیەکەکە لە ماڵی ئێوە بکرێ ئەو کۆبوونەوەیە چی بوو ئەو کۆبوونەوەیە لەم ژوورا کرا مامۆستا عەلی باپیر بوو دکتۆر بەرهەم بوو کاک مەسعود این بوو کاک مەسعودی مەسعود عەبدولخالق کاک مەسعود عەبدولخالق بوو کاک نەوشیروانی تیانە بوو ئەوی تیانە بوو ئەو وا بزانم نەما بوو وا بزانم کاک عەلی حەوشەکەش پڕ بوو لە سەحەفی ئەوانە کاک عەلی ئەوەی بوو مامۆستا عەلی باپیر وتی ئێمە لە مەقەڕاتی خۆمانە ژوورمان هەیە و قاعەمان هەیە و هەموو شتێکمان هەیە و لێرە گەورەترە و لێرە خەڵک زیاترەگرێ بەڵام ئێمە هاتوین بۆ لای پیاوە سپیەکە چونکە ئەم ماڵە مبارەکە عەلاسەت بەهۆی منەوە مبارەکە کە ئێمە هاتوین بۆ ئێرە لەبەر مبارەکی ماڵەکە و لەبەر مبارەکی خۆی هاتوون اینجا هاتنتر لێرە خەڵکی کەشیان لەگەڵا بوو بۆچی هاتن کۆبوونەوە عەلاسەس دکتۆر بەرهەم هینی دروست نەکرد بوو حیزبێکی تازە حیزب هاوپەیمانی بۆ ئەو هاتبوون لێرە تەوەسوعی پێ بکەن من زۆر بە ناویشتەوە چوومە دەرەوە حەزم ناکرد یعنی هین بم طبعا جهەتی ئەولار زۆریان پێ ناخۆش بوو کە ئەوە کرابوو لێرە ینی کرا چی بکرێت ئەو ناڵم من لەبەر ئەوەی بۆ قەزای حیزبیە چوون من زوو بە ناوی مەساقاوەیەکەوە چۆن ئێستا بانگێ و کچەکە مەڵەمەرە ئاوا چووە پشگیری و نەکردنەوەن قەزەیەکی حیزبی و پشگیری چیان بکەم ئەخر ئایا بۆ دروستکردنی چۆنەڵی هێزێکی نەیار ئۆپۆزیسیۆن خۆیان لە بینی خۆیانە ڕێ بکەون بەڵام تۆ پێ تەبیعی بوو لێرە ئەوان بە من بڵێن پیاوێکی مبارەکە بڵێم من مبارەک موفەرن وەرن چیەکەن بیکەن ئەی جەسایەکی ڕوو لە تۆ نێڵێن تۆ ماڵەکە و ماڵێکی مبارەکەی نەڵی مێن خۆ ناڵی مێن
هۆ نەهاتوون لێ ئەوان لێرە هاتوون ئەڵێ بۆیە هاتوین بۆ ئێرە بۆ ئەوەی قزیەکەمان مبارەکەین لای پیاوێکی مبارەک. بەڵێ بەڵام تۆ ئەبزانام لێرە هەر بەشێ لە سەرکردە سیاسیەکانی شتکووە کردەوەکو بۆ چوەکو ماڵەکە و ماڵێکی ئاشتی وا بوو ئاشتەوای دروستەکەەوە هەمووی کیان هاتن بۆ ئاشتەوای هەموو هاتوون یەکێکم پێ بڵێ مام جال هاتووە نەوشیروان هاتووە مامۆستا علی باپیر هاتووە مامۆستا سەلاح هەمووی ڕستمەکانیان ناکۆک بوون هات لێرە ئاشتەکە نا یعنی ناکۆکیشی تیا بوو ئاژبوونەوەشی تیا بوو قسەی خۆکیشی تیا بوو شتی گەشتی تیا بوو. بەڵێ باشە من سوپاس دەکەم بەشی دۆمی بەرنمەکەم تەواو بوو تاوەکو بەشکی تر ئەتوانین کۆمەڵێتەوە و باسی تر ئەمێنێت گفتوگۆی لەسەرەکەین. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بم شێوەیە هاتمە کۆتایی بەشی دووەمی بەرنامەی جێپەنجە لەگەڵ جەلالی عومەری ساماغا تا بەشێکی تر بەخوای گەورە و میرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک سوپاس.